هێزەکانی پێشمەرگە لە لیوای 5 و ئاسایشی کۆکس لەگەڵ لیوای 120 سوپای عێراق گەڕانێکی هاوبەشیان لە گوندەکانی باکووری گوڵاڵا ئەنجامدا بە ئامانجی دۆزینەوەی مۆڵگە و حەشارگەی تیرۆریستانی داعش لەو ناوچەیەدا. ئەم گەڕانە هاوبەشە بە یەکەمین کاری هاوبەشی سوپای عێراق و پێشمەرگە دێت لە دوای ساڵی 2007ەوە. ئەمەش لە دوای کۆبوونەوە و لێ تێگەیشتنی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی بەرگری عێراقدا بووە. چوارچەوەی بڵین پلانی ئەمنی ناوچەکە سەردانێکی هاوبەشمان کرد بۆ چەند نقاتێک کە پێویستە کە جێش عێراقی بۆشایی ئەمنیان هەیە لە ئەو سنوورە. ئەو ناوچانە ڕەبایی تیادا بنرێ بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی ئەمنیە و ڕێگری لە جموجوڵی چەکدارانی ئیرهابی و داعش. ئەو شوێنانە کە بۆشایی ئەمنی هەیە لە بینی ئێمە ئەوانە پڕ بکرێتەوە. بە تایبەتی ئێمە هاتین لە دێک قڵعەوە دابەزین بۆ ئومحنتۆ لە ئومحنتۆ بۆ گوێی سیروان تقریبان 5 نقاتی ڕئیسیمان دیاری کرد. ئەو 5 نقاتە بە پێ ئەحتاسیات لەگەڵ وەزارەی پێشمەرگە و جێشی عێراقیە. گوندە کوردیشنەکانی باکووری گوڵاڵا لە ئێستادا لەژێر هەڕەشەی داعش و هەروەها داگیرکردنی زەویە کشتتوکاڵەکانیان هەیە لەلایەن عارەبەکانی ئەو سنوورەوە بە جۆرێک تەنها لە گوندی قەڵاو و ئەحمەد گوڵا زیاتر لە 750 دۆنم زەوی جوتیارانی کورد داگیر کراوە. ئەمە گوندی قڵایە سەر بە ناحیە جۆلایە لە دوای مە 3 ساڵە جێشی عێراقی لێرەیە. ئەممان دروست کرد لە بڕێ بۆ حیاسەت خۆمان جمهوریت داعش لە منطقە هەیە. ئێستا ئیمڕۆ هێزی پێشمەرگاتە بۆ مرانە زۆر پێ خۆشحاڵین. پێشمەرگە لەم ناوچەیە لە بێ بۆ ئێمە چاکترێ مە 3 ساڵە زۆر عرب ئەزیێتمانەدا و داعش ئەزیێتمانەدا و ئێمەوە زەویمانەیە گشتی ئەوانە ئارە بردی. ئەگەر پێشەکەمان لە مراکە بێتە ئێمە هەر ئیسراحەت دەکەین وایە ئەیسا ئەمڕۆ هێزی پێشمەرگاتە زۆر پێمان خۆش. ئۆپراسیۆنەکەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش لەگەڵ لیوای 120 سوپای عێراق ماوەی 4 کاتژمێری خایاند و جگە لە گەڕان و پشکنینی وردی سنوورەکە هیچ مۆڵگەیەکی داعش لەو سنوورە نەدۆزرایەوە. بەڵام بڕیار وایە ئەو جۆرە گەڕان و پشکنین و ئۆپراسیۆنە لە نێوان ئەو سێ هێزەدا بەردەوامی هەبێت. شاوە ئیبراهیم گەلی کوردستان گوندەکانی باکووری گوڵاڵە.